الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. خيرا عبادتي أما قشرين لها ملاك من ورقره بخاطر سرتر ذوي شاك كان من للرجع سخت كان قيامتها بيتها ناما ولا سكرات الموتى لكاتي تنغانا ومصيبة كان أم خير وباداشتنا بيتا الرقامان وك أوسي بياو شاكي كچون كهفكو داوايان كل خواي قورا لو خواي متعال أو كردو شاكاني استعانيان بي كردو خواي قورش درقاي كردو ليان إيمش هروها وك أو بياو شاكاني إن شاء الله تعالى لكاتي تنغانا دا خواي قور رحمن بيدكا كوتاي بابت حزم كر بابتك بيه كمن زندو بيه بابتكاني ترمان زندو أمش هاوتاي بابتكان همت برزي رمضان ما نقردو وهمت ما نبرزه هذا كم بهمت برزي در بچين لرمضان دوي رمضان شهر همت ما نبرز به خواهي متعال جل جلاله همت ما نبرزه كاته وبيما نفرمي سابقوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها كعرض السماء والأرض أعدت الذين آمنوا بالله ورسوله. وتا فرمي بيمان بيجبر كيف كان بوشي بو بدسيناني لخوشبوني خوا بيجبر كيف كان بو راضي كردني پروردگار بيجبر كيف كان يعني مسابقة بو اوي بهشتي وپانو برينتان دسكوي او بهشتي پانتاي آسمانو زويكانا دانراو بو ايمانداران اواني كچي ايمانيان بخوا هناوا و اوانيشي كايمانيان بپيغمبر هيا صلى الله عليه وسلم. كواتا پیغمبري خواي گورا لم آياتا او من پیدله كايما پیشبر كيف كين لچاك يعني نقل رمضان دو رمضانش ابي حبر دوام بين لريزي بياو چاكان بين لريزي اهلي خير بين لريزي اهلي چاكو باش بين بردوام لهمو كاتو ساتك. يا نفرمي الآية كي ترتا وسارعوا إلى مغفرة من ربكم تماشاب كي أفرمي وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. واتا پلبكن أم جاء فرمي پلبكن أو جاء بيشبر كيبكن أم جاء پلبكن پلبكن لچي لو شوينانا لأندي شوينة يا پلبكن يكي لو أنا أمريه پلبكن خواهي پرودگار فرمي بو أوي پلبكن لچاكو چاككاري بوي خواهي گور ليتان خوش بي پرودگار ليتان خوش بي او بهشتب كاتا نصيبتان پانتاي آسمانو زيكانا بو او كسانا داندراوا كل خواتر ساون. اما خواهي پرودگار بيما نفرمي فاستبقوا الخيرات دي مسلمانان پیشبر كيب كن لچاكا دام جا فرمي رونيا كاتوا لچاكا پیشبر كيب كن ففروا إلى الله آية زورة وفي ذلك فليتنافس المتنافسون منافسي يكتريب كنمجا لشي لخيرة لچاكا دا پیغمبر جان صلى الله عليه وسلم شين خزمتي عشان حديثك معناها إن الله يحب معالي الأمور ويكرهها سفسها يعني اشتوى عليه الله أعلم. حديث كمان أما صحيحة كما أبو نعيمة لا شيخ الباني بتصحيحاته بيقمان خواي قورا فرمي خواي متعال جل جلاله پروردگار أو كساني بي خوش گركا بسودن بخلقي خواهي قورا كساني كي خوش گركا اسفاده يعني سود يعني بو دورو بركة. أما پیغمبر خواه فرمي عليه الصلاة والسلام وكسيك شي بينا خوش پروردگار او كسكي اويكا بيسكيا بو دورو بركي باشنية فرق بك لبين يمدوانا هستل رمضان تيا پربوين هردق ما انتيايا يما خلق يكي لهرشو بدا لزي بركته خيره بدور پشتكا سيركي وكروشنايك قلوبك روشنا بيت خلقي واشني حر بردوام اهلي خيرك اشتار دكاتو نك خوي او خوي چي لدسنايا اهلي خيرك اشتار دكاتو بردوام گمان درستكا بردوام گمان ناتو كيجي امداد بي خيره كيجي قربا متونا زين چي كاكا تو او پاره بو ديتو ميدا قربي دا او باش كره ميدا كره فلان
ئیتر بەس خەریک ئەمەیە ئیشوکاری نییە بەس خەریک ئەمەیە بۆی خەڵک مسلمان سارد کاتەوە کابرا خێرێکەکە ئەڵێ نەیدیتەمە بیدیتەوە باشتر ئەچێ بەلایەوەکەی ترێژە نەیدیتەوە بیدێتم باشتر کاکە تو بۆی ئارانشە تێری بۆ مزگەوت بیدە فەقیرە باشترە سێرکە سبحان الله فەقیر تو کابرا لێدە فەقیر ئەچێ بەلای فەقیرە کورە بۆی دیتە فەقیر کورە بیدە بۆ مناڵەکان خۆسەکەی کرد کورە بۆی دی بۆ مزگەوت کورە بە مزگەوت دەوڵەمەند بێ و فلان ئیتر والحاصل کورە بۆچی بۆ حەج کورە دێسە عەرەب بۆچی بۆ عومرە ناب ئیتر ئەگەڕێ بەناو ئەم حەمکە مسلمانانە بەس بۆی خەڵک سارد کاتەوە خۆشی ڕەزیلە دینارە لە دەستی دەناچێت ئەم کەسە خوا قەت خۆشی پێیان نایە ئەمە ئەم حەدیسەوە ئاڵێ قەت خۆشی ناوێ حەدیسە ترمانەیە أفرمي بيغمري إخوة صلى الله عليه وسلم إن المعونة تأتي من الله للعبد على قدر المؤونة واتابر راستي قمان فرمي پشگیری خوای پەروەردگار بۆ بەندەکەی بە ئەندازەی خۆیەتی تەماشاک ئیسە تو چەندێ پشتەوە ئێستا خوا لە ڕزقا خوا ئەوەنەتە داتێ بە گوێرەی نیەتەکەی خۆت هەیە زۆر چروکە بەردەوام خوا چروکێکاتەوە ڕەزیلێکات چونکە ڕەزیلە نابەخشێ یەکێ سەغی بێ ئەو پارەی کە دێتە ژێردەستی بەشێکە 100,000 بێ بەڕووی ملیۆنێکە خوا بەرەکەتی تێخە خۆتش نازانی سبحان الله بە گوێرەی خوای پەروەردگار پێغەمبەری خوا فەرمێ بە ئەندازەی هەوڵ و ماندوو ئەوەی کە لە نێتی هەیە ئەوەیە خوا ئەوەنێ داتێ لەوە زیاتری ناداتێ کابرا ڕەزیل بێ خۆ ماقول نییە خوای گەورەتر هەموو شتێکی لێ بکاتەوە کابرایەکش معادل گرفانی خەڵک بێ ئەم دوانێ یەکسان بێ قەت یەکسان نییە لە تەرازوی خوایە ئەوەی کە خێر و سەدەقەکە بەڵێ تەئکید لە پێشترە بۆ ئەوەی کە ڕەزیل و چروک ئەمجا ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دووەم حەدیثمان حاکمە وبزارة وصحيح لا الباني رضا ورحمة خواه لبي حديث سيمان بخارية صحيح إذا سألتم الله فاسألوا الفردوس أقد دعوتان كل أخوة أما باس يمت من بك أو أنا ما باس كردي من داره رمضان خير من كرد صدقة من كرد نيوجي زور من كرد أما يمت من يبرز بيد أقر بياني جرن بيكاتا شيطان زوبر بوا يكسر تسليمي نبين ئیتر پاڵ دەینەوە نەی بۆ مزگەوت پاڵ دەینەوە خێر نەکەین ئیتر پاڵ بدەینەوە لە هەموو چاکەکان پش وەڵی مایە عیبادەتمان کردە جارێ ماوەی ئیسراحەتەکەین نە ئەبێت تۆ بەردەوام لە جەنگابی لەگەڵ چیە لەگەڵ شەیطانە لەگەڵ نەفسی خۆتە ئێستا تو وەرگی بەسراوەتەوە نەفست بەستەوە بەدەستی خۆت شەیطانش خوای گەورە بەستێتەوە بۆت جەژن هەرگی هەتا ئەتوانم بڵێم هەرگی بەرەبێ شەیطان دێت هانی نەفستەدا و تۆ ڕەمەزانش نەوە ئیتر ئەبێ وریای ئەم دوانە بیت بۆ خۆت ساردت نەکەنەوە لەو عیبادەتەوە لەوەی کە کردوتە لە بۆیە پێغەمبەر گیانە فەرمی صلی الله علیه و سلم ئەگەر داواتان کرد داوای فردەوس کەن فإنه أوسط الجنة ناوڕاستی باشتە وفوق العرش ولسروي عرشه ومنه تفجر أنهار الجنة والأخوار شيء جوغاني باشتر يعني سروي عرش خواري شيء بۆ نمونە چییە نارەکانە چێژە داوای ئەمە بکەنەگە داوای بەهشتان کرد یعنی ناوی فردەوس بێرە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە فەرمایشتێکی تردا ئەو کەسانە کێن کە موژدەی بەهشتان پێدرێ دێتەوە ئەوە فەرمی پێغەمبەری خوا فەرمێ إلا من مبشرا بالجنة فإنا ورب الكعبة نورا أفرمي سوين بخواي ماڵی خوا کەعبە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سوێن دەخوا بە کەعبە ئەو ئەوانەی کە باشتیان هەیە تەبعەن نووریان هەیە نور باشتە نووریان هەیە ئەڵێ ڕووناکیە کاتەوە ئەو نورە وایشی لێ ئەکا بەو نورە هەموو چاکەکان دەدۆزێتەوە ئەزانن هەر لە دنیاشا نور هەیە نور نورەوە نیە لە پێشدا نورێکەیە نوری بەسیرەیە عولەمایان فەرموون نوری دڵە دڵ ڕۆشنایەکی تایە ئەگە خوا بیداتە ئەو کەسانە ئەو کەسەتر پیاو چاکە بەو نورەی دڵە خێرەکانە ناسێتەوە یەکێ خێرەکان ئەزانێ لێکوا خێر بکە و ئەم پیاوە ئەم ئافرەتە چاکەکان پێش ێژێ کامە خراپە چونکە ئەوانەی کە پیاو چاکن ئەو نورەیان پێ ئەفەرمێ لە قیامەت شا نورە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم سەوزایی ڕادەکێشێ یعنی ئەو نورە وای لێ دەکا وەک سەوزاییکی لێ دێ باسی باش دەکا
نورێکی پێدەن ئەچێتە بەهشت تەبع نورەکە لەسەر پردەی سڕات بەکەلێک دێ تاریکە چووکە سەر پردەی سڕات نورەکە لە ساحەی مەحشەرا بەکالێک دێ نورەکە لە ناو قەبرەکە بەکالێک دێ بەکەکە دێ ئەمە پێغەمبەری خوا باسی نوری قیامەتەکە ئەمجا ئێژێ نورن يتلاه وريحه تهتز يعني نورێکە بۆ نمونە ئەم نورە ئەدەوروشێتەوە بە دەوری خۆیە و بۆنێکی خۆش سەوزایی و بۆنی خۆش و ئافرەتی چاک و جوان دانراوە لە باشتا باسەکە و قەسر باسی قەسرەکانی باشتەکە و پاشانش باسی کۆشک و تەلاری ناو باشتەکە و ئاوی سازگار صفاتی باشدا باسەکە لەم حەدیسا بەکۆی بابەتەکە کەواتە پێمانێژێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو کەسانن کەوا سوێنە خوا بە ماڵی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەهشتیان بۆیە دەبێ کە نوریەکیان پێ بەو نورەش چییە هەموو شتەکان دەناسنەوە کەواتە ئێمە ئیماندار و مسلمان زۆر جار ئەبێ بگەڕین بە دوای چییە بگەڕێ لەناو قورئانە بە دوای ئەوە کارە گەورەکان کامەی هەوڵدە بیکە لەناو حەدیسە کارە گەورەکان کامەیە بیکە هەروتی ئەی والئیسلامی الخەیر گوێی بۆ بگرە حەدیسەیە سەحابە پێغەمبەر ئەڵێ ئەی والئیسلامی خەیر لە ئیسلامە ئەی پێغەمبەری خوا چی خەیرەیە تو گوێی بگرە گوێ شلکە بۆی بزان پێتەکرێ هەر مامۆستایەک لە شوێنەکە حەدیسێکت بیست خوێنتەوە بەرچاوت کەوت وتی ئەی والئیسلامی خەیر ئەی والئیسلامی ئەفضەل چاکە ئەمە معنی ئەوەیە تۆ یەکسەر گوێی بۆ بگری بزان لە دوای ئەمە جوابەکە چییە بۆی بیکەی و ئەنجامی بدەی یان ئەی العەمەلی ئەحەبُ إلى الله چی کردەوەیە زۆر خۆشە لای خوا گوێی بۆ شلکە لە فەرمایشتەکانە گوێی بۆ شلکە و هەوڵدە بیکە ئەنجامی دە ئەی العەمەلی ئەفضەل ئەمش هەر ئەبێ يا رسول الله صلى الله عليه وسلم أم جاء فرموي إني أطيق أكثر من ذلك أمي بيغمري خاصة خويك لو أنا بوزياتر وأنا أنجام دعوة كردويتي بياوشا كان رضا ورحمتي خواين لبي يكي وكي إمام عمر رضا ورحمتي خواي لبي طبعا زور همت برز وإمام عمر قولتني همت برزي لا أم بياو أبوه كارو كرداري زور كردوه وحمتشي زور برز وإمام عمر ئەو عومەرەیە کۆڵان بە کۆڵان ئەگەڕێ بە مەدینە نای لێ فەقیرێ بمێنێتەوە خۆی باربەشانی خۆیان بە ماڵەکان لەگەڵ هەژاران و نەداران ئەو عومەرەشە لە ساحەی جەنگ کە وتیان عومەر هات ئیتر گشتی ئەژنۆیشتە ئەو عومەرەیە کە لە پاڵی مەکەدا کەعبەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە نهێنی ئیعلانی دینیە کرد ئەو ڕۆی لە پاڵی کەعبەدا وتی سەرانی قوڕەیش ئەو من مسڵمانم لەسەر دینی محەممەدم کێ گەرەکێتی مناڵی هەتی و کەوێ بابێت کێ گەرەکێتی ژنی بێەوە ژن بێ بابێت چی عزەتێکە تەبع مسلمانان نانێرا لە پێسی خۆیان بجێلێنەوە لە دوایە دوعای کرد پێغەمبەری خوا چوو بۆ پێغەمبەر بکوژێ قسە ئیمامی عومەر ئیتر تر مسلمانان بە ئازادە ئەسوڕیانەوە هەرکێ باتە ئەی دوای ئیمام عومەر تێرمەگیانت وەک پشتێکی قڵایەکی قایم بوو ئەو عومەرەیە کە شەیتان لێ ڕایە کرد بەڵام لە ئاستی هەژارە ئەو عومەرە بوو سەری ئەنوێن شانی پشتی عومەر ماڵ هەژار بوو نەدار بوو یعنی یەکێکی لەو پەردنیا بدیایە ئیمکانێتی نییە و ئەم غەمی پێ خواردوەی دا پێی عومەر ئاوا هیمەتی بەرز و لەمان کاتشە پێشەوای ابن قەیم ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێ لە پێشاوەکانمان زانست و کردار ئەڵێ دوو شتە هەردووگیان هیمەتێکە هەموو شتە لە دنیا هیمەت هەم زانست هەوڵ دەی فێری زانست و علم و خوێنەواری و پلەی ئاستت بەرز بێتەوە ئەمە هیمەتێکە هیمەت بەرزی هیمەتت نەبێ ناکرێ ها ئیسە لە خۆتۆ کابرا گەرەکێ دی بخوێنە لەوە شا سبحان الله ڕەزیلەکان نایەلن ئێستا تو کوڕەکەت ناردە بۆ دکتۆرا بۆ ماجیستێر چێژێ کورە بۆ چی بخوێنێ کورە کواتە عیناتەیە کورە نام چییە یەکسەر سبحان الله لەوەش پێی خۆش نییە ئێستا کەوتینەتە زروفێ یعنی لە هەموو شتێکە کۆمەڵێ پەیدا بوونە سبحان الله ئەم کۆمەڵ حەز ناکە شتێک سارێ جوان لە ژێر تا بێ پێی ناخۆش ئەو یەکسەر لە ڕۆ گیانی ژانەکە سەحەتت چاک بێر بێژی الحەمدولله ئەمڕۆی چم نییە ئەی چۆنە بێتی نەوێم پیاوە پێی ناخۆشە ماڵ و مناڵت نەخۆش نەبێ پێی ناخۆشە حاڵت باش بێ پێی ناخۆشە بۆ یعنی بۆ ئەم نەفسە با بگرین فڕی دەنە پیسە مە چێ وەڵام من حەزەکەم هەموومانە بێ بڵێن خوایە پیاوە گەر هاتیەوە نەمە یا ڕەبی دەونەی تر خوا بداتی یا ڕەبی تۆ لەش ساغ بێ و هەموو مسلمان لەشی ساغ بێ یا ڕەبی ئەوەی خۆشیە تووشی هەمووتان بێ باشە بە خاتر گەورەی خۆی یا ڕەبی خوای گەورە ئەوەی گەنجە ژنی نییە ژنی بۆ
پەیدا بکە یا ڕەبی خوای گەورە ئەوەی فەقیرە خوای گەورە دەوڵەمەندیکە یا ڕەبی ئەوەی قەرزارە خوای گەورە بیداتەوە یا ڕەبی خوایەگیان ئەوەی پیاوی و بەتەمەنە ئازاریە بۆ خاتر گەورەی خۆی یا ڕەبی ئازار لە گیانیان نەیەلی یعنی من بۆ پێم خۆشنە ئیسا من برام مامەسایە نیم وڵای تو گەری حەزکەی من دەوڵەمەند بم ئەگەر دەوڵەمەند گشت ڕۆیدەم لە قاپیت بێ کاک عەبدخالق زەحمەت یارمەتی بدە بێ کا حاجی زەحمەت یارمەتی بدە بێ فڵان یارمەتی بدە ئەی توخوا بۆ حەز ناکەی دەبا ئەمە کە لەسەر تو بکەوێ دەبا من خوا بیدا پێم قەیچەکە سپاس بۆ خوا مامەسا هەیەتی با مامەساکان ئیتر قەیچەکە بە شتی خۆیان بێ قەیچەکە باس یاری ئاخر مۆدیلی بێ چی بێ خۆ دنیا کاول نابێ تو ئەکرێ یەکسەر تۆمبەیەکی بۆ بکەی ناکری مسلمانێکە ئیشەکە حبرا ئەمە لەکوێ هاورد کاکە دەوازی لێبێرە ئەگە دزیەتی خوا پێزانێ ئەگە نەشی دزیار خوا پێزانێ دەوازی لێبێرە یعنی کابرا ئیشەکە کاسبیەکە ماندووە بێ پارە هەیە وازی لێبێن ئەم شتانە هیمەتت بەرزێ تۆ شەوڵ دەبگەیتەوە ئاستە خەڵک لە گزک دایی نەگەیێتەوە شوێنانە گشتی هەوڵی داوە خوش ڕەحمی لێ کردەوە بە گوێرەی نیەتە سادەقەکە و نیەتە پاکەکەی خوا بۆی کردو ئەمانەمان ئەبێ ئەم پیاوە فەرمێ زانست و کردار هەردگی ئیمان بەرزی ئەوێ هیمەت بەرزی عەفو هیمەت بەرزی هیمەتت بەرز نەبێ بە قورئان فەوتاوی هەیە لە ناخا ڕووخاوە هەر لە بیدایە ڕووخاوە لە هەموو شتێکا ڕووخاوین يعني أما نابه بويا المهمة طريق إلى القمة وتيانا همة برزي الرقاية كأدقينت اللقطة يعني أجيت بيجين آخر مرتبة همد البرزي بخوانا قتم لي بخوايا من جارجارة بلاي دكتور أو دكتوري خوما ما مستعمل دكتور قزم دكتوري إني نخوشني هروي كدرسي داوم دكتور شافعي يبقى قرآن أتشم لي وشت في ربم أتشمو يخشحني كما داتي خلال برواتة ببسيمان أتيمو بشيمانة وملخوم أو باوك مكا بو خواه وبابام شاكانك باوك أبينم أمنا أمبياوي يقدق إسراحتيني تنادى مجالي نية وتار بو خلق بدا وتار نية جمعة وتاري نية لبروين إيشي زورا هزار جار تلفوني بوبك الرجوم بو تلفونك إيدانا خاطر سرتا هزار جار صد جا بچو مالي منالي بچيتا مالي قوري بچيتا مالي إلا أبي دستي قشي ماشكا وتوش أبي دستي ماشكي أو أنا باحترامه صد جالة سيلا بردمت بشو مالكي أمانة يجي بخير بي يا أخوة بخير بي يا أخوة بخير بي يا أخوة بينجا قجاري يا أخوة بخير بي يا أمانة أما مصاب الرزانة براستي أبي توفيري علم بيد بلان فيري روش تجبيد أو بياوة يعني أو بياوة قورانا هر علم نية علم بي أدب هيك استفاديني علمك بخوة هيك استفاديني شي استفاديني يسمونه علمكم بيه وترخون بهم وش تبزانهم حسابك حاجي وفلان وفلان كم عملت شيء يعني أو علم أخوانا أيتي بخوا كواتاي همت برزي علمك لقليا أو تبي وباشانش بوي بقيته هنجاو تيجيشتني راس تقينة لعين إسلامي بيروز أما همت البرزكة هولدان وتيكوشان هولداتا أو روجي كدمري دوميان سيميان بشت بستن بخوا بشت بوستا وكل مدى خوا خوي نيري بخوا خوا هموي بو بركاته چاوديري پاداشتی قیامت بردوام حولدا خلقی زور لجر دستی تو افیری خیر بیاد همو خیر کن با فرق خیر لجر دستی تو ابی یک خیر نبی دو نبی سه نبی چهار نبی پنج نبی ده بیست زیاتر بیابا پرورده و راهنان بردوام پرورده خود بکی راهنان بیر کردنوا لکورتی تمنت کورتا پلب کل خیره تمن زور کورتا فریانا که خیره کان کوکیتو حس کردن ببرسیتی خوتیان دورو برکت هجارون دارکن هاو بلين هاوريتي كردني كساني نفسي برس تخوا كسي نفسي نزم بو هاوريتي مكان تخوا كسي الرزيل هاوريتي مكان كسي الرزيل تخوا فرا هاوريتي بخوا الرزيل لك يواش كسي دائما ساعات عايسام زمانه زوره بخوا لبرسامني سير راتبي رجل لبرسامني كل مال نرمي يا اخوا عالمي صالح تيو را 250 راتبي چيني 250 ديناري چيني بي كره دبسيتي كره دبسيتي هاور والله شخصي وانا سم قسم بخوا راتبي مليوني مدينه كباريتو كره والله شخصي واشي هات بولام والله پارمان بوين اردو والله قرانيتي وتيتي ما مسا شكر بخوا هم كره بقران يجي بقرآن 250 دينار راتبيني 250 دينار والله قيمتي برزة تخوا ام دوانيك والله جناح برادري وانا بكي كرد الله اذا تخواك شيا ما وانا نفست او نظم بيه ب100 دينار 1000 قابي بكتي
بۆ کیسێ عەلاگە 25 دینارە 4 ئەوتەماتە و 4 برنج 1000 قاپی بوکتی تخوا ئەمانە شاینەوە نین تخوا ڕەفیقی بکەی کورە نە بە قورعان کورە وازی لێبەرە بچۆ لای کەسێک دڵی دەوڵەمەند بێ هیمەتی بەرز بێ واللهی من باس کەسێکتان با بکەم تخواکەی بێژم بین خۆمان بێ ئەو مام عەدنانە ئەو مام عەدنانە تەسەوورکەن ئەو مام عەدنانەی سەلەی ببرسە پارەکە بە زۆر یەقەم گردووتمە کاکە پارەتە دەمێتەوە قەرزاری وتی واللهی مامە 150 دینارم ناوێ ئەمە هیمەتی بەرز 17-18 ملیۆن دینار قەرزارە کورە کاکە پیاوی وایە حەق هەبیگری ناوچاوی ماچکەی ئەمەنە هیمەتی بەرزە و یعنی لەگەڵ ئەم پیاوە بەڕێزانە دانیشی بەخوا کەسی واش تێ پاڕێتەوە بۆ 50 دینار 50,000 25,000 لەولا شۆسێرەکەی بەداخەوە بینی وانی خوای گەورە ڕەحمان لێ بکات چونکە دەوروبەرت دوو خاڵماما بە کورتی ژینگە و دەوروبەری باش و بیرکردنەوە لە خێر و پاداشتی مانگی ڕەمەزان خوای گەورە ڕەحمان لێ بکات عاقبەت خێرمان کە هیمەتمان بەرزکە لەگەڵ هیمەت بەرزانە داماننا ئومێدەوارم خوای گەورە لەگەڵ ئەو کەسانی کە هیمەتیان بەرزووە پێغەمبەران ئاسا سەحابە ئاسا پیاو چاکان ئاسا پیاو بەڕێزەکانی ئێستا ئاسا خوای گەورە لەوانەمان بکا بە بەهەش شادمان بکا ڕەمەزانمان لێ وەرگرێ نەکەوە احتیمالەن بەیانی ڕەمەزان بێ گردمان ئازاکەن گردتان ئازا بێ یا ڕەبی ئومێدەوارم بەردەوام بەڵێم خوای گەورە بخاتر گەورەی خۆی خوای خۆتە زانی و دوعایانە لە دڵەوەکەین خوای پڕ بە دڵ ئەڵێن خوایە عیبادەتی ئەم مانگە ڕەمەزانە خوایە تاک موسڵمان خوای گەورە لێ وەرگری لە ئومەتی پێغەمبەر لە ئێمەش قبوڵی کەی خوایە بە میهرەبانی خۆت هەموو چاکەکان کردنی هەموو لایەکمان ئازاکەن و گردتان ئازا بێ وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته